لە شەوێکی سارد و سەڵدا بەیەک گەیشتین. کافە 11 پڕ ببوو لەلایەن گران و عاشقانی فۆتۆگرافی و بە تامەزرۆییەوە چاوەڕوانی ئەویان دەکرد. کاژێر هەشتی شەو گەیشتەوە، دیار بوو لە ڕێگەیەکی دوورەوە هات بوو، بەڵام بزەی سەرلێوی نیشانەی عاشقێکی بێپایان بوو. کەسی نەدەناسی، بەڵام هەر کەسێکی دیبا و هەر کەسێک بە پیرەوە چووبە بۆی پێدەکەنی. لە شوێنێکی تەسک و بچکۆلەدا کۆمەڵێک لە فۆتۆکانی نمایش کرد و باسێکی پوختی لەسەر کارەکانی بە زمانی ئینگلیزی پێشکەش کرد. One of the recent pictures in Afghanistan that it's also symbolic, which I was telling that. سێ چوار کاژێر لایەنگرانی بەبێ ماندووبوون گوێ و دڵیان لای فۆتۆ و فۆتۆگرافەر بوو. بە بینینی هەر کام لەو فۆتۆیانە دەیان فکر و دەیان تەزووی سارد بە مێشک و لەشیاندا دەهات. پاشتاوابوونی پێشانگاکە و نمایشی فۆتۆکانی لە هۆڵی کافەکەدا دانیشتێکی دۆستانە و زۆر گەرم بەڕێوە چوو، تانیوە شەو بەردەوام بوو. هەر لەو شەوەدا کۆمەڵێک لە سیدی و کتێبەکانی فرۆشت، بەڵام پارەکەی بۆ یارمەتیدانی ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان بوو. فۆتۆگرافی لە ڕاستیدا پەیوەندی نێوان ئینسانەکانە. ئەوەی من ئێستا کاری لەسەر دەکەم بە شێوەیەک بێت کە هەر ئینسانێک بتوانێت هەست بە ئینسانێکی دی بکات و بتوانێت ژیانی ئەوان ببینێت و لەمسی بکات. دەمەوێت ئەم کارە بە فۆتۆ نیشان بدەم. سبەی لەگەڵ هاوکارەکانم لای نیوەڕۆ چاوەڕێی ئەوانمان کرد. هەرچەندە بڕیار بوو سەر لە بەیانی بەڕێ بکەوین، بەڵام کەوتە نیوەڕۆ. دواتر من تێگەیشتم ئەو دواکەوتنە لەبەر ئەوە بوو کە ئەو بڕەپارەی لە کتێبەکانی دەستی کەوت بوو دابووی بە کامێرا بۆ فێرخوازەکانی. لە تەمەنی 14 ساڵی لە تەبرێز دەستم کرد بە کاری فۆتۆگرافی. خۆم فێر بووم، نە مامۆستام هەبوو نا کەس فێری کردم. حەزم زۆر لێی بوو. هێواشێواش خەریک بووم تا بم بە فۆتۆگرافەر. هەم فۆتۆکانم بڵاو دەکردەوە و هەم فیلمەکانیم. لە ڕاستیدا من تەلارسازیم خوێندووە و ئەندازیاری تەلارسازیم. فۆتۆگرافی هیوایەت و عشقی من بوو. کە شۆڕشی ئیسلامی دەستی پێکرد من دەستم کرد بە فۆتۆگرتن و چوومە سەر شەقامەکان و لەو خەڵکە فۆتۆم دەگرت. ئەو کات ئەو فۆتۆگرافەرە بیانیانەی کە دەهاتنە ئێران و کارەکانی منیان دەدی دەیانگوت کارەکانت لە ئاستی نێدۆڵەتیدان. خۆم نەمدەزانی ئاخر کەس کاری منی نەدی بوو. هەر لەم ڕێگەیەوە بوو کە کارەکانی من بە تەواوی لە جیهاندا بڵاو کرانەوە. ڕۆژنامە و گۆبارەکان کارەکانیان دیت و ئیدی من چوومە ناو ئەم کارەوە. لە ساڵی 1970ەوە کاتێ شۆڕشی ئیسلامی ئێران دەستی پێکرد تا ئێستا بە شێوەیەکی جدی و پرۆفیشناڵ کار دەکەم. هەر ئەمە بوو بەهۆی ئەوەی کە لەلایەن ساواکەوە دەستگیر کرا و ماوەی 3 ساڵ لە زینداندا مایەوە. لە ماوەی ئەو 3 ساڵەدا زۆر ئەشکەنجە کرا و لە زیندانە تاکە کەسیەکاندا زۆر مایەوە. دوای ئازادکردنی دەستی کرد بە گواستنەوەی هەواڵ و فۆتۆی کوشت و کوشتاری کۆماری ئیسلامی لە کوردستان بۆ ڕاگەیاندنەکانی دەرەوەی وڵات. هەر ئەمە بوو بەهۆی گوشار و ئازاردانی. ناچار ئێرانی بۆ هەمیشە جێهێشت ڕووی کردە ئەفغانستان، پاشان ئەوروپا، ئەمریکا. ڕەزا 28 ساڵ لە ئەفغانستان مایەوە و 17 ساڵ تەمەنی لەگەڵ ئەحمەد شا مەسعود بەردەسەر. ئێستا دانیشتووی وڵاتی فەڕەنسایە و لە شاری پاریس دەژی. ساڵێک پاش شۆڕشی ئێران مەجبور بووم ئێران بەجێ بێڵم لەبەرەوەی ئەو فۆتۆیانەی ئەو کات لە شەڕی کوردستان لە تەواوی جیهاندا بڵاوم کردنەوە گرفتی بۆ من دروست کرده بوو. مەجبور بووم ئێران بەجێ بێڵم و چووم ماوەیەک لە نیویۆرک بووم و دواتریش ئەوە 30 ساڵە لە پاریس دەژیم. لە ڕاستیدا پاریس شوێنی ژیانی منە. خانەوادەکەم لەوێن. من 3 مانگ لەوێم و لە ناو خێزانەکەمدام و 9 مانگیش لە دەرەوەم و لە شوێنی ئاوادا کار دەکەم و دەژیم. لای ئێوارە درەنگان گەیشتینە کەمپی کەورگۆشتی سەر بە پارێزگای هەولێر. سەرمایەکی لە ڕاددە بە دەرهەبوو. بارانێکی بەخۆر دەباری. کارەبای کەمپەکە لە ماوەی ئەو شەو ڕۆژەی کە ئێمە لەوێ بووین بڕابوو. تاریک بوو، تەنیا دەنجی باران و ژاوەژاوی خەڵک دەهات. بەرەو خێمەی یەکێ لە شاگردەکانی مامۆستا بەڕێکەوتین. لێم پرسی لەم حاڵ و هەوایەدا چه هەستێکت هەیە؟ سردست و باران است. سردست و باران است. نامت چیست؟ سیامند.
سیامند تو نامش چیه؟ دلو ها؟ دلو دیلار دیلیار دیلیار ها بسیار خوب دەزانی دڵم خەریکە پارچە پارچە دەبێت کاتێک دەبینم دنیا چۆنە و ئەم خەڵکە لێرەدا لەناو ئەم چادرانەدا لەم سەرما و لەژێر ئەم بارانە و لەم بێکارەباییەدا بە چ چەرمەسەریەک دەژین کەسیش لە بیری ئەمانەدا نییە بەڕاستی تەنیا ئەمانە نین ملیۆنان ئینسانی دیکەم دیوە لە دنیادا وەکو ئەمانە دەژین نیوەی دنیا لە خۆشی دەژین و نیوەکەی دیکەش لە بەدبەختیدا ئەم مەسەلەیە ناتوانێت بەردەوام بێت هەموو ئەمانە بڵیت و نەڵێیت ئینسانن بەسەرهاتی خۆیان هەیە هەموو ئەمانە دڵ و لەش و هەستیان هەیە بەڕاستی ناکرێت ئینسان ئەمانە لە بەرچاو نەگرێت و هەر ئاوا بڕوات چاوی دابخات و درێژە بە ڕێگەکەی بدات هەر کەسێک دەبێت لە ئاست و توانای خۆیەوە کارێکیان بۆ ئەنجام بدات یەکێک لە کارە سەرەکیەکانی من لێرە ئەوەیە کە بتوانم بە کامێراکەم بە فۆتۆکانمەوە بەو دام و دەستگا ڕاگەاندنانەی کە من پەیوەندیم هەیە لەگەڵیان ئەم بارودۆخە بڵاو بکەمەوە هەر لەو ڕێگەیشەوە بتوانم زیاتر باسی ئەو دۆخە بکەم تمام رسانه‌های گروهی مسئله رو باز بتونم بیشتر مطرح بکنم یەکێکی دی لەو کارانەی کە دەمەوێت بیکەم ئەوەیە 15 کەس لەو کوڕکچانەی ئێرە کە تەمەنی 12 بۆ 15 ساڵ دەبێت دەمەوێت فێری ڕۆژنامەنووسی و فۆتۆگرافیان بکەم کامێران بۆ هەمویان هێناوە بۆ ئەوەی ئەگەر منێش نەبووم لانی کەم 15 نەفەر هەبن کە بتوانن ڕۆژانە وێنەی بارودۆخ و ژیانی ئێرە بگرن فیلم بگرن و ئێمەش بتوانین لە دنیادا بڵاوی بکەینەوە سەیری چاوی ئەو منداڵانە بکەین و بزانین دی دووڕوانینی ئەو منداڵە پەنابەرانە چۆنە سیر کە گوێ بگرە ئەو دەنگە دەبیستی باز گوێ بگرە لەو دەنگە باز گوێ لە دەنگەکە بگرە ئەوە چ جۆرە ژیانێکە سەرلەبەیانی ڕۆژی دواتر دووبارە چوینەوە بۆ کەمپەکە. شاگردەکانی مامۆستا ڕەزا چاوەڕێ بوون. تەلەڤیزیۆنێکی فەڕەنسی هاتبوو وەک ئێمە کاری لەسەر هەمان فۆتۆگرافەر دەکرد. ناچار بووین ڕۆژەکە دابەش بکەین بۆ ئەوەی هەردووکمان سوود لە کاتەکە وەربگرین. بەیانی تانیوەڕۆ کاتەکەماندا بەو تەلەڤیزیۆنە و ئێمە لەگەڵ گروپێک لەو منداڵانە چوینە ناو کەمپەکە و کارمان لەسەر ئەوان کرد و دوان لەوانمان دواند. همو جمع حرب يعني قذيفة وتابتن وش برم له هذا خاني ما أم فيتالي كم تشونا جمع لا بيركا خو خاني ما نبولو ده ما مستعين ما جو يعني صورتنا بقرا جو بنجي صورتي هنج مالا خرا قرن
بجام شونا مالك كهرباء قطوي شاحن كاميرا دار نبو رابو ما نقرتن جو حتى كهرباء ورا إذا أنا ما جورا إذا شخرة بكرة لازم أواك الصحف بك يعني أزهر معنا تعالمي وادر خمس ورا أزهر معي ولو عالمي واف صورنا کاتێک کە شەڕی سووریا دەستی پێکرد حەزم دەکرد و دەبوایە هاتمام ئەو مەسەلەیەم کردبایە بە فۆتۆ بەڵام گرنگترین شت بەلای منەوە کارەساتی گرنگی دنیا ژیانی ئەم پەنابەرانەیە کە ئەمانە چەند ملیۆنێک دەبن و لە هەموو شوێنێک بڵاو بوونێتەوە. ام سوری هاتنده ویدر او در چه من خوش و عمل شامل مبازده حسکه رمیلان ام چونه ویده خانم هنگی شبع هاتا قصف کرن خرابو راهم هات نویده بده خانی منه بر راهم هات نویده صورت مقرتن مدان ما مستا جمله میزان داد مثلا صورت انا چلو عالم دراجه بدوني آوي بشتاتي شيئا او عجباندن وقتا قشع بعدت كمصر تقشع ديجري او عجباندن يعني صورتي ولو يتشيك نخش في صورة عالم بقرم معنا جو دار خمس درفا وبشكارية باركن أمد صدي دقرن صدي لانی کەم 115 وڵات گەڕاوم و فۆتۆگرافیم کردووە. لە ڕاستیدا زۆربەی کارەکانم کاری ئینسانین لەو شوێنانەی کە شەڕ هەبێت یان پەنابەری لێبێت یان لەو شوێنانەی کە کارەساتێکی سروشتی لێکەوت بێتەوە. هەوڵ دەدەم ژیانی خەڵک لەم شوێنانە نیشان بدەم. ئێستا فۆتۆ بووە بە گرنگترین ئامرازی ڕاگەیاندنی جیهانی. ئەم منداڵانەش بە ئاسانی و بە وردی دەتوانن فێری فۆتۆگرافی ببن. من فێریان دەکەم. دەتوانن لە ماوەی کە من لێرەم یان پەیامنێر و فۆتۆگرافەرە پرۆفیشناڵەکانی دیکە دێن و بۆ کاژێرێک یا دوو کاژێر لەگەڵیان دەبن یان جاری وا هەیە دوو ڕۆژ دەمێننەوە بتوانم بارودۆخی خۆیان بە جیهان نیشان بدەن. ئەوەش بڵێم کە کارەکانیان زۆر باشن و ڕۆژ بە ڕۆژ باشتریش دەبن. مەبەستم لەم کارم ئەوەیە ئەوان ببن بە فۆتۆگرافەر و پەیامنێری ناو کەمپەکە و بتوانە ژیانی ڕۆژانەی خۆیان نیمایش بکەن. کاری فۆتۆگرافی من لە کوردستان لە یەکەمین خۆپیشاندانی کوردەکانەوە دەستی پێکرد. بۆ نمونە چەند مانگ دوای شۆڕشی ئێران دەوڵەت دژ بە کورد لە تەلەڤیزیۆنی مەریوان فیلمێکی بڵاو کردەوە. کوردیش ناڕەزایەتیان پیشاندا و پاسدارەکان چەند کەسێکیان کوشت و خەڵکی مەریوان بۆ ناڕەزایەتی دەربڕین لە شار هاتنە دەرەوە و من لەوێ کاری زۆرم کرد و پاشان ڕەشەکوژی قارنێ و قەڵاتان لە شنە و گەمارۆدانی بانە و سنە و هەموو ئەو کارەساتانەی کە لە ماوەی ئەو یەک ساڵە لە کوردستان ڕوویاندان فۆتۆی هەمویانم گرتووە. دوازدە ساڵ لەمەوبەر لە کوردستانی تورکیا بووم لەوێش کارم کردووە. مەسەلەی کوردستان و کوردبوون یەکێ لە مەسەلە هەرە گەورەکانی جیهانی ئەمڕۆیە کە دەبێت چارەسەر بکرێت و تا ئەم کێشەیە چارەسەر نەکرێت نە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و نەجیهان بەرەو ئاشتی ناچێتە پێشەوە. هەر لەبەر ئەوەیە من دەمەوێت لە ڕێی کارەکانم کێشەی کورد نیشانی جیهان بدەم. دواتریش نیشانی بدەم کە کورد نەتەوەیەکی تەواون و دەبێت بە شێوەیەک ئەم شەڕ و ناکۆکیانەی کە هەر کام لە وڵاتانی تورکیا، سووریا، ئێران و عێراق دژ بە کوورد دەیکەن دەبێت تەواو بکرێت و چارەسەرێکی بۆ بدۆزرێتەوە. کار و ئەرکی من ئەوەیە کێشەکانی ئەمانە نیشان بدەم کە ئەوانش بتوانن کەم ژیانێکی ئاسوودە بەرنەسەر. هەر لەبەر ئەوەیە کە کاتێ من هاتمە کوردستان پێم خۆش بوو لەسەر کێشە و گوزەرانی ئەم کەمپە کار بکەم. تەنیا ئەرکی من نیشاندانی ناخۆشی و ئازارەکان نییە، بەڵکو نیشاندانی ئەوەیە کە هەموو نەتەوەکان، هەموو ئینسانەکان، هەموو فەرهەنگەکان شتێکی بەهێز لە نێوانیاندا هەیە.
جوانیەکی تێدایە، شتێکی دەوڵەمەندی تێدایە. دواتر نیشاندانی ئەم شتانە و دیتنی ئەوەی کە ئەم ئینسانانە بەم فەرهەنگەوە ئێستا خەریکن ئازار دەکێشن. تەنیا ئەوە نییە کە من بڕۆم تەنیا ئازارەکانیان نیشان بدەم. کە هاتمە ئەو کەمپە یەکەم پرسیارم ئەوە بوو کە لێرەدا زەماوەند دەکرێت. پێم خۆش بوو لە مەراسیمی بوو گواستنەوەدا فۆتۆ بگرم. ویستم نیشانی بدەم کە ڕاستە ئەم خەڵکە ئاوا دەژین، بەڵام لەناو ئازارەکانیشیاندا شایش هەیە، واتە ژیان و جوانیەکانی بەردەوامە. لەبارەی ئەوەی دەپرسیت کە من بە جیهانی نیشان بدەم کورد چییە و کورد کێیە، چۆن دەژین و کێشەکانیان چین، شادیەکانیان چین. ئەم کارە من 34 ساڵە خەریکم دەیکەم. لە کوردستانی ئێران بوومە، لە کوردستانی سووریا، تورکیا و عێراقدا بووم و وردە وردە و پارچە پارچە لە پاڵ کارەکانی دیکەم کە لە وڵاتانی دیکە ئەنجامم داون نیمایشم کردوون. هەر وەکو وتم من 150 وڵات گەڕاوم. مەسەلەی کوردیش هەر کاتم هەبوو بێت یان توانام هەبوو بێت گۆشەیەکم لێ نیشان داوە. ئێستا ئەوەی دەموێت نیشانی بدەم ئەوەیە کە ئەم ئینسانانە لەم هەلومەرجەدا چۆن دەژین. بەڕاستی ئەمانە پێویستیان بە یارمەتیە. بێجگە لەمانە هەزاران کەسم وەکو فۆتۆگرافەری ئاسبەرز و فۆتۆگرافی پرۆفیشناڵ لە وڵاتەکانی ئەفریقای باشوور، بەنگلادیش، فیلیپین پێگەاندون. ئێستا زۆربیان فۆتۆگرافەری ناسراوی جیهانین. یەکێکیان خەڵاتی پۆلەتزەری ساڵی 2012 بەدەستێنا، کەسێکی ئەفغانی بوو بە ناوی مەسعودی حوسەینی. بێجگە لە کاری گۆڤار 27 کتێبم چاپ و بڵاو کراوەتەوە. پێشانگا زۆر دەکەمەوە. ئەو پێشانگایانەی لە دەرەوەی مۆزەخانە و گەلەریەکان دادنرێن بە جۆرێک کە خەڵک بتوانن بیان بینن. بێجگە لەوانە کۆنفرانسی زۆر بەڕێوە دەبم و دەرسیش دەڵێمەوە. من 30 ساڵە مامۆستام و هەر شوێنێک دەچم گروپێک چ پرۆفیشناڵ بن چ منداڵ بن چ ئەوانەی حەزیان لە فۆتۆگرافیە فێر دەکەم و چەندین هەزار کەسم تا ئێستا پێگەاندووە و تەنانەت لەسەر بیر و ڕوانینی نوێ ڕامهێناون. من دوو منداڵم هەن، کوڕێک و کچێک. من پێم گوتون کە ڕاستە ئێوە لە بنەماڵەیەکی فۆتۆگرافەردا لەدایک بوون. هەموو کارەکانی منیشتان بینیوە. بەڵام من مەبەستم ئەوە نەبووە کە ئەمانە بکەم بە فۆتۆگرافەر. گوتومە کە ئێوە هەرچیتان پێخۆش بوو حەستان لە چ کارێک بوو ئەوە بکەن. هەرکەس بۆ خۆی حەز و ئارەزوویەکی هەیە. گەنجن ئەوانیش. کوڕەکەم 20 ساڵێتی و کچەکەشم 16 ساڵە. خەڵاتی زۆرم بردوتەوە. دەزانی خەڵات شتێکە کە گروپێک یان ڕێکخراوێک یان وڵاتێک دەڵێ تۆ کارەکەت باشە و فەرم و ئەم خەڵاتە بۆ تۆ بێ. ئەم شتانە بەلای منەوە شتی زۆر ئاسایین. گرنگترین خەڵات بۆ من نیگا و ڕوانینی ئەو منداڵانەیە بۆ من و ئەو شتێک کە فۆتۆگرافی دەیدا بەوان ئەمە گرنگترین خەڵاتە بۆ من. بەبێ کامێرا ناتوانانی کار بکەیت. ئەمە وەکو ئەوە وایە بە شاملوو بڵێ ڕێک وەک ئەوەیە بە شاملوو بڵێیت تۆ بەچە قەڵەمێک شعرەکەت دەنووسیت بۆ ئەو هیچ گرنگیەکی نییە. قەڵەمێکی شکا و بچکۆڵە بدەی بەدەستی شاملووە یان قەڵەمێکی ئاڵتونی هیچ جیاوازیەکیان بۆ ئەو نییە. ئەو شعر دەنووسێت. لەبەر ئەوە بۆ من گرنگ نییە کامێرا گەورە بێت یاخود بچووک. ئەوەی من بۆ کارەکەم پێویستم پێێتی دەچم هەڵی دەگرم و کاری پێ دەکەم. هەر جۆرە کارێک کە داهێنانی تێدا بێت و ئەو کارە بتوانێت کاریگەری لەسەر دڵی ئینساندا بنێت ئەوە ئەو کارە هونەریە. تا ئێستاش لەگەڵ گۆڤار و ڕۆژنامەی زۆر وەکو تایم مەگەزین، نیوزویک، شتێن و پانیمارک و هەروەها 23 ساڵە بۆ ناشناڵ جۆگرافی کار دەکەم و
ئەمە وەکو ئەوەیە کە بپرسیت ئایا هەر کەس قەڵەمی بەدەستەوە ببێت دەتوانێت بێت بە شاعیر؟ ناتوانێت بێت. هەر کەس کامێرای بەدەستەوە گرت ناتوانێت بێت بە فۆتۆگرافەر. فۆتۆگرافەر ئەوەیە کە لە کامێرا وەک کارەسەی کەڵک وەربگرێت و شتێک دابهێنێت وەکو شعر وەکو ڕۆمان ئەمە فۆتۆگرافەرە. ئەگەر وانە بێت ئەی شێوە کار دەبێت کێ بێت؟ هەموو کەس دەتوانێت قەڵەمێک بگرێت بەدەستی و شتێک بکێشێت، بەڵام ئەو شتێ دەکێشێت ئەوە نییە کە دڵی ئینسان بەهەژێنێت. لای ئێوارە کاری ئێمە تەواو بوو. لە کاتێکدا خەریک بووین ماڵ ئاواییمان لە یەکتر دەکرد، لێم پرسی ڕەزا دقەتی چییە؟ ڕەزا دقەتی ئەم ئینسانە ساف و سادەیە کە بەرامبەر تۆ ڕاوستاوە. تەواوی قورسایی خەم و ئازارەکانی ئەم خەڵکە و خەڵکانێکی دیکە و هەروەها شادی و خۆشی ئەوانی لە دڵدایە. بەڕای من ئەمەیە کە گرینگە. گرنگ ئەوەیە کە کات و کار لەم کاتە زەمەنیەدا چه کاریگەریەک لەسەر جیهان دروست دەکەن. هەموو ئینسانەکان دەمرن. گرنگ ئەوەیە کە تا ئەو کاتی دەتوانی چه کارێکی باش بکەیت. چەکمە سپیەکانی لە پێ کرد و بە زەردەخەنەیەکی پڕ لە ئاواتەوە ماڵ ئاواییمان لە یەکتر کرد و ئەومان بە دڵە ناسکەکەیەوە لە کەمپی کەورگۆسک بەجێهێشت.